خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین ئەوەی کە مای خۆشبەختیمانە ئێمە لە نێو بەرنامەی ڕۆژێکی نوێ هەمیشە کەسە سەرکەوتووەکان کەسە پێشەنگەکان لە نێو کۆمەڵگای کوردیدا بەسەر دەکەینەوە اینجا بەڕاستی ئەوانەی کە لە بواری وەرزشدا توانیوانە نازناوی جۆراوجۆر و دیار و کاریگەر بەدەست بێنن بۆ ئێمە هەم جێگەی شانازیە و ئەو جارێک تریش جێگەی شانازیە کە ئەتوانین لە پێشەوە بیان بینین و گفتوگویان لەگەڵ بکەین و ئەزمموی ئەمان وا لێ بکەین کەسانێک کتە بتوانن چاویان لێ بکەن جا هەندێک دۆخەیە بەڕاستی مرۆڤ بەڵێ ئەوەی نییە لە ماڵم لە کوردواری خۆمانەڵێ ئەوەی نییە لە ماڵم ئاگەی نییە لە حاڵم ئەم قسەیە بۆ کاک عەلی غازی ڕاهێنەر و پاڵەوانی لە ژوانی زۆر زۆر ڕاستە چونکە چەندین ئەزمموی ناخۆش و تاڵی بەسەر بردووە بەڵام توانوێتی ماشەڵڵا ئەو نازداوانی کە هێناوێتی شتێکی لە ئارنۆڵد گەڕاوەتەوە کاک عەلی زۆر زۆر بەخێر بێم زۆر سپاس زۆر خۆشحاڵم ماشەڵڵا جستەیەکی جوان و زۆر سپاس یاخوا بەخێر بێ کاک عەلی قوربانت خۆشحاڵین کاک عەلی جارە ناچینە لای نازناوەکان باشە باشتر ئەمێ باسێکی خۆت بکەین بزانین چۆن بوو بیرت لەوە کردەوە وەرزشی لە جوانی هەڵبژێریت یەکەم جار وەکو هیوایەتێک چوویتە ناوی وەکو چۆنەڵی دروستکردنی جستەیەکی باش بۆ خۆت تەندروست دواتر تەموو دروست بوو بۆ لە جوانی بڕۆی یان چۆن چۆنی وەڵاهی وەکو شتێک کە پێویستم بوو دەستم پێ کردووە چیرۆکەکە باسم کردووە پێشتر جارێک مناڵ بووم نزیک 2012 بووە بزانم تر چووم بۆ مەسبەح باش کە چووم مەسبەحەکە من تۆزە قەڵەو بووم کە مناڵ بووم تر ئەو هەموو جسمە جوانم بینی بەلامەوە زۆر ناخۆشە کە من ورگم ئەوەنەیە ئەوانە جسمیان زۆر جوانە و سکس پاک و نزیکی 65 بوو بەس باڵام زۆر کورت بوو ئیتر قەڵەو بووم بەچاوی ئەو باڵایە زوو هیلاک بووم نەمتوانی یعنی بە کورتی ئەوە وتومە کە شخصیەتی من لە ناوە هەستەکەم شێرم بەس لەشم لە پشیلەیەچێ تێگەی چۆن دەها من ناگونجێ ئەموویست بیگونجێنم ئیتر لەو ڕۆژە بڕیارمدا کە ئەبێ بیگونجێنم جا چۆنەی گونجێنم ئەبێ لەشم ڕێک بێ دەستم پێ کردووە بە وەرزش لە ماڵەوە خواردنەکەم زۆر کەم کردووە تا تۆ زەعیف بووم ئەنجا دەستم پێ کرد بە یاری تا هەستمە کرد تۆزە ئامانجەکان من گەورەتر بوو ئامانجی بوتوڵە و شت نەمبوو یعنی لە یەکەمەوە هەر ئەمووی بەس جسمێکی جوان و ساق بێەوە ئیلا ئاخرهی ئەی چۆن بڕیاریە بەشداری بوتوڵە و پاڵەوانی بکەی کە دایمەن کە هەنگاو ئەەکەی بەڕوو پێش دایمەن ئامانجەکانت گەورەترە بێ ئیتر بەپێ قسەی مودەڕب و قسەی ڕەفیق و قسەی چواردەورمە ئەیان وت جینات باشە لەشت یعنی ئەتوانیت نەتیجە بێنیت بزەبت ئەگەر بەردەوام بی لەو ڕێگایە ئیتر من نزیکی تقریباً لە 2012 تا 2022 هەر چەند پاڵەوانەتیم کردووە بە سروشتی بەبێ هیچ بەکارهێنانی هۆرمۆنە وشتانە و لەخوا بەزیابە زۆر میدالیام هەبوو ڕێگویستم پرسیارەوەکەم بەزامی چە خۆی لەگەڵیا یان بەس وەرزشەکەی 10 ساڵی یەکەم هیچم بەکارم نهێناوە چونکە ئامانجەکەم ئەوە نەبوو بوتوڵەی عالەمی بکەم من هەندسەی وزەیتەوەم کرد لە زانکۆ ئەمریکی تر ئامانجمەوە نەبوو بەردەوام بم لەو ڕێگایە هەمە وەکو هیوایەت بوو لە یەکەمەوە بەس دوایی دوکانی پرۆتینم داناوە و ئیشەکە زۆر گەورەتر بوو بووم بە مامۆستا و بەناوبانگی زۆرم هەیە لە سۆشیال میدیا نزیکی سەر و 1 ملیۆن فەڵۆوەرم هەیەتر وتم ئەم ڕێگا خۆشترەوە من بە حەز ئەیکەم هەندەسەکە زۆر حەزیم لەیە بەس بە چاوی ئەو حەزەکە کەمترە ئیتر بەردەوام لەو ڕێگایە و لە 2022 بڕیارمدا کە من ئێستا ئەتوانم مادام ئەمە کردم بە ئیشی منە و جیناتم باشە لە ڕووی مادی باشم لە ڕووی ئیش باشم لە هەموو ڕۆیەک وەزعم باشە ئەتوانم بڕیارم بکەم کە هۆرمۆن بەکارهێنم چونکە ئەو مۆزوعە من بەجددی لە 2016 مامۆستام تا ئێستا هیچ چارەزانێکم نییە هۆرمۆن بەکارهێنی و ئەگەر ئەبم بە مستە ئۆلۆمپیا ئەوەش ناینووسم بۆ هیچ چارەزانێک چونکە مەسئولیاتە کە بەجددی زۆر قورسە من باوەڕ کە 2 هەفتەی پێش ئێستا هەفتەیەک پێش ئێستا نزیکی ملیۆن دینار سەفم کرد بەس لەسەر فەحس هەموو خەڵک ئەو پارە پێ نییە ئەوە بەس فەحسە
يعني تۆڵەی ئەگەر هۆرمۆن و ئەوانە بەکاربێنی بەڵێ کاریگەری هەیە مزاحمەتی هەیەوانە يعني ئەوەی کە ئێمە ئەزانین ئەوەیە ئەمە زیاترە تێگەی چۆن ئێوە کەمەکەی ئەزانن زۆر زیاترە کاریگەری خراپەکان مۆزوعەکە زیاد لە حد خەتەرە بەس هەمیشە وتومە کە کەسێک مهندسی کارەبایە کە ئیشی کارەباکە لەوانە بە یەک چرکە ئەمرێ خطوراتی من لە خطوراتی ئەو کەمترە وانە هەر ئیشێک خطوراتی خۆی هەیە کەسێک سایقیەکە لەوانە بە یەک چرکە ئەمرێ حارسە ئەکەوانە بەس ئەبێت تۆ زیرەک بی تۆ بوو نمونە ئەو مهندسە 4 ساڵ سعی کردووە دوای 2-3 ساڵ بوو نمونە سەیفتی خوێندووە تا گەشتام حەدە هەمومان لە هەموو بەشێک لە ژیانمان ئێمە ڕسکێکمان هەیە بەس ئەبێم ڕسک مانجمنت بکەیت ئێستا مامۆستاکەم دکتۆرە خۆشم ئینگلیزی ئەزانم ئیتر بە بەردەوامی ڕسێرچ و ئەو شتانە ئەەکەم ئەگەر تۆ ئەو هەموو هۆکارانە نیتە بە هیچ شێواز مەشت و بەقوڵی لەناو ئەو وەرزشە ئەم وەرزشە لە سەیە 0.1 بوو بطولاتەوە شتانەیە لە سەیە 99.999 خۆشترین وەرزشە بۆ ژیانی خۆتە بۆ لایف ستایل پێویست پێ نییە لە پلانی خۆشم داناوە ئێستا 29 ساڵم ئەموێ 35 ساڵم تەوە واز لە بطولە و شتێنم چونکە خۆشم ئەزانم سەرو ئەم خطوراتی زۆر زیاتر ئەبێ لەسەر من زۆر باشە اینجا کاکە عەلی تۆک و ڕاهێنەرێک و پاڵەوانێکیش پێمان بڵێن کێن ئەو کەسانی کە توانن تاوکەرە خۆراکیەکان و پڕۆتین و ئەم بابەتانە بەکاربێنن ئەمانە چ کاریگەریەکی خراپیە بێ ئەمانە جاران پێیانەوت تاوکەر من ئێستا ئەتوانم بڵێم ئەمە ئەساسی ژیانی هەر کەسێک چونکە ئێستا خواردنەکەمان جاران ڤیتامین سی لە هەر لابوون منە لە هەر پەرتەقالێک نزیکی تۆ بە ئەساسی دانی کە بێمە کەسێک بیخوا کە یاری لە ژوانی بکە بالضبط چونکە ئێستا ئێمە زرعەکەمان بە عەمی و ئەو شتانەیە لە سەیە 99 قیمەتی خۆڕاهی کەمی کردووە بە بۆنەی بەکارهێنانی ئەم کیمیاویاتە ئەو شتانە بوو زیادکردنی ئەم شتانەیە ئیتر قیمەتی خواردنەکە بە عام کەم بووە ئیتر تۆ بەچی تاواکەریەکە ئەوە ئەەکەیت ترواتە ئێستا سەپڵمنت ئەساسە من باوکم نەخۆشی سەرەتان بوو سمباسیەکانی لەسەر شاشەیە زۆر ئەمە ڕێک لێرە دکتۆرەکەی وت یەک هەفتەی مابوو ئەمە لەم نەخۆشخانەی هیوە بیرماوە 2021 مانگی 4 چیتان کرد بۆ ئەوە ئەو کاتە وتەوە بی بە لە ژیان لەخوا بزیان تەمەند درێژ بێ ئینشاءالله ئەوفری جێگەی دڵخۆشی جا من چیرۆکەکە ئازانم پێم خۆشە جەنابەت باسێکی چیرۆکی خۆت و باوکمان بۆ بکەی 2020 مانگینۆ باوکم بینیم هاتووە لە بەغا ئیشیە کرد ئێمە لێرە بووین تر هاتووە لە 150 وەزنی خۆی کەمی کردووە دەموچاوی زرد بووە نەمانزانی چیوە مۆزوعەکە وتمەوە لەوانەمەوە سترێسە شتێکە تر یەکسەر ڕام کرد بۆ دایکم وتم خواردنی خۆش بۆ دروستیەکە ئەم هەفتە هیچ سترێسی ماکەوە بێن بۆ دەرەوە بۆ سەیرانەوە ئیلی ئاخری ئەوەشمان کرد بەس هەر باش نەبوو تر بردمان بۆ دکتۆر 1000 فحصمان کردووە تا زانیمانە وەڵای سەرەتانی هەبوو دوور لێەوە سەرەتانی جگەری هەبوو ئیتر بە پێ قسەی دکتۆر چوون بۆ دکتۆرەکە وتی لەوانە ئەو پەڕی 3 مانگی هەبوو ئەو مانگینەوە بوو و ئەبێ دەست پێکەین بە سرەترین کات بە کیمۆتەراپی بە کیمیایی با دەست پێکەین دەستمان پێ کردووە فحصمان کرد دوایی وەزعەکە خراپتر تا ئەم ئەوەی کە مانگی 4 2020 دوای 7 مانگ گورچیلەکانی وەستا بوو جگەری وێران بوو دڵی بەباشی ئیشی نەکرد بە بوونەی مۆزاعەفاتی کیمۆتەراپی نەک بە سەرەتانەکە خۆی ئەوە بەلامەوە زۆر خراپە کیمۆتەراپی ینی دکتۆر ئەمانی پشتڕاست کردەوە چییە؟ بەهۆی مزاعەفاتی دەرمانە کیمیایەکانەوە وای لێ هاو خۆیان ناڵێن کەس ناڵێن بەعام خۆی گورچیلەکە ئاوی نەبوو تێگەی خۆی نەخۆشەکە لەسەر جگەرەکە باش تێگەی چۆن خۆت چیت کرد بەڵزەبڵ چیمان کردووە هەموو شتم کردووە یعنی باوەڕکە بووم بە دکتۆری باوکم لە هەموو شتێک ریسێرچم کردووە بۆیە بزانم چی شتێک هاتە ناوە لەشی چی شتێک دەرەچی لە لەشی یعنی وەرەقەیەکم هێناوە ئەو کاتە هەرچی مغەزیەک بەکاری هێناوە ئەم نووسی بۆیە بزانم چەندێک لیکوید وەریگرتووە دەرزیەکەش دەسیسی نییە ئەوەش ئەم نووسی باشە ئەنجا متابعەوەمە کردووە میزەکە ڕەنگی چەندە چەندێک دەرچووە
چوین بۆ تەوالێت نەچوین بۆ تەوێت ئەم هەموو شتانە حساب کردو فحسەکان هەمووی بە شێوازی بە ڕۆژانە ئەمان کرد تا لە تۆزە باش بووتی بیەوە ماڵەوە با لە ماڵەوە بمرێ ئەوەی مەسەلەکە بەردمان بۆ ماڵەوە لەو ڕۆژە هەستمە کرد ئەوە مەسئولیاتی منە تەوە مادام دکتۆرەکەوتی عیلاجی نییە واتە ئەبێ عیلاجەکە بە دوعای و بە ڕیسێرچکردن هیچ ڕێگەمان نییە مادام عیلاجەکە لە سەیدلیە نییە و لە لای دکتۆر نییە لای من و لای خوا دەستمان پێ کردووە بە ریسێرچکردن و شتانە مهمترین شت کە کردوومە ریسێرچ لەسەر خواردن و بەرنامەیەکی دەستم کەوت کە پێڵێن ئینتەرمیدیت فاستینگ هەر وەکو بە ڕۆژبوونی ڕەمەزانە بەس نزیکترە تۆزە فەرقەیە تۆ ئەتوانی هەرچی شتێک کە کەلەریتیانی ئەتوانی بیخۆی لە کاتی بە ڕۆژبوونەکە ئاو قاوە بێشەکر چاوە إلى آخره ئیتر دەستمان پێ کردووە بە ڕۆژبوونەکە 16 ساعت دوای کردم 18 ساعت دوای کردم بە 20 ساعت ئیتر بەردەوام بوو بە ڕۆژبوون تا ئەم دقا باوکم 20 ساعت بە ڕۆژووە بێ ئیتر هەموو ڕۆژێک تا ئێستا ئیتر لە ساعات 8 شەو تا 12 شەو ئەم 4 ساعتە نانەخوا لە دوایەوە هیچ ناخوا بەس ئاو چا ئەگەر ئەوێ یان بۆ نمونە قاوە بێشەکر ئەمانە کەلەریتیان نییە لەگەڵ ئەمە تەواوکەرەکان لەبەر ئەوە وتم ئەمە ئەساسە باوکم نزیکی 25 حەب ڕۆژانە ئەخوا ئەمان هیچیان دەرمان نییە ئەمانە هەموویان تەواوکەری خۆراکی هەر ئەو تەواوکەرە خۆراکیانن کە یاریزانێک ئەتوانێت لە نێو بۆڵێک دابیخوا بەڵزە ئەمانە ئێستا خۆم بەکارێنم بۆی خۆم بپارێزم لە ساید ئفکتی هورمۆنەکە باوکە وەرزشەکات چونکە تۆ ئەو تاواکەرە خۆراکیانە چونکە ئەمە شتانە هەموو تەواوکەر خۆراکی پێویست ناکات تۆ وەرزش بکەیت بۆ نمونە تۆ ئەتوانی ڤایتامین سی بخۆیت گورچیلەکانی خراپ نییە تۆ بەڵزە ئەبێ بزانین ڕێژەکانی چەنە چونکە من کە پیشانی دکتۆرەکەم یا وتی ناوێ بەکاربێنن وتم باش بەس تۆ مادام وتت هەفتەیەکی ماوە هەرچی یەکەم با بیکەم وانە چۆن ئیتر پێ ئەڵێن ساینتیفیک گەس بە پێ ئەوەی سێرچانەکە کردم ئەم شتاناڵێ باشە هیچ تەسیر نیە لەسەر گورچیلە هەنە شتێک تەسیری هەیە لەسەر گورچیلە بەس بۆ نمونە ئەگەر زیاتر لە 3 مانگ بەکارهێنیت ئەی بزانین تیبی وەستێنیت هەموو شتێک ئێستا پاراسیتۆل هەمومان بەکارمان هێنا پاراستۆل زەهرە لەسەر جگەر ئەگەر زۆر بەکارهێنیت بەس تۆ بوو نمونە سەرت ئێشە ئیشت هەیە پێویستت بە شتێک بۆ ئەوەیە تۆزە ئارامت کە بەڕاستۆل زەڕەری نییە بۆ ئەم دقە چونکە ئەو لیقا مهمترە لەوەی کە تۆ تحملی ئەم ئازارەکەی تێگەی چۆن ئیشەکەم زۆر سپاس باشە بێت تەمەند درێژ بێ ڕێزمان هەیە ساغ و سەلامت بێ باسی شتێکی ترم بۆ بکە منیژە و چیرۆکە زانم وەبزانم خۆت ئامادە کردو بووی کە بچی بۆ پاڵەوانێتێک بەڵام تووشی ڕووداوی هاتوو چۆ بووی ئەمەیان چۆن بوو الحەمدوللا ڕەوەڵا ئەمە 2016 بوو تقریبا چەند هەفتێک ما بوو بوتوڵەکەم ئەوە دووەم بوتوڵە کە بەتەما یعنی کە ئەمووی سپیکەم ماتۆڕم هەبوو ئەم چوون بوو قاعەکە تر لە ڕێگە تووشی دەعم بووم ئیتر ئەم قاچە پڕ بوو لە پلاتین شانم دەرچوو دەموچاوم نزیکی 20 قەڵی تیا بووە ئیلا ئاخری تر وێران بوو نەتوانی بەشداری پاڵەوانێتی طبعا نەمتوانیت بە پێ قسەی دکتۆرە یوت تەواو نابێ هیوات هەبێ بۆ بوتوڵات و شتانە ئەگەر حەزەکەی بڕۆ بۆ مەلەکردن و ئەم شتانەیە تر هەرکە یعنی باوەکەەوە مبالەغە نییە هەرچی کەسێک نزیکی منە 4 دەورمە ئەیوت تەواو پێو نەماوە نەشەتوانی بڕۆ بۆ وەرزشێکی ترە ئیتر بەس من هەفتێک بەجددی تۆزە لاواز بووم بیر لەوەشم کردووە بەس لە دوای ئەم هەفتەیە تحملم نەکرد دەستم پێ کرد بە ریسێرچێکی زۆر و ها یعنی داخڵی مێشکم نەبوو ئەو فکرە یعنی هەستمە کرد نە هیوای هەیە ئەتوانم یعنی بە تەکید چارەسەر هەیە تر گەشتمە حەدێک چی پێڵێن بە کوردی ئەم شتەکە دارشەق ئەو کە ناتوانانی بە پێ بڕۆیت ئەبێ شتێک یارمەیتەوە بکە ئافرن بەمە ئەچوون بۆ قاعە بە یەک قاچ یاریمە کرد بە یەک قاچ هەموو شتەکانمە کرد و هەموو شتێک بە ڤیدیۆ و ڕەسم هەیە بەس نەم ناردبوویەوە ئیتر دوایی ڕسێرچم کردووە و قسەم کرد لەگەڵ چەند دکتۆری لە دەرەوەی وڵات و اونجا لەگەڵ ئەم کەسانە کە حاڵەتیان نزیک لە حاڵەتی منە چۆن چارەسەریان کردووە و ئیلا خەی لەخوا بزیابە باش بووم و ئەوە تام و اینجا بابینە الحەمدولله ناو ئیشەکەی کە چەند پاڵەوانەتی مستەر یونیڤەرسیتەیە
من لە دوو دیڤژن بەشدارم کردووە لە هەردووکی یەکەم بووم دوایە چی بوو یەکەمەکان پاڵەوانێتیەکەی پێڵێن ئۆڤەرئۆڵ ئیتر بوو نمونە پاڵەوانی ئەو وەزنە یەکەمەکە بوون منە دە وەزنمان هەیە لە 55 تا زائد 100 من یەکەمی 95 بووم لە مستەر یونیڤرس باشە یەکەمەکانی هەموو وەزنەکان دووبارە منافسە یەکترەکەن بالضبط ئیتر من ڕۆنامەیەک وەرەگرن ئافرین ئەو ڕۆنامەیە چی پێڵێن پرۆکارت دوانم هەیە لەمە چونکە لە دوو منافسەم کردووە هەم لە بەدی بڵدینگ پرۆکارتەکەم هێنا لەگەڵ یەکەمەکە هەم لە کلاسیک فیزیک پرۆکارتەکەم هێنا لەگەڵ یەکەمەکە ڕۆنامەی هەبێ وەکو وایە وەکوێت بووم بە دکتۆرە هەبێ لە بوارەکە ئافرین ئێستا تۆ هاوی نیت ئەمەچەر نیت بوت بە پرۆ ئێستا ئەگەر ئەمەی بوتوڵە بکەم دووبارە من ناچم لە بوتوڵی ئاساییەکەم هەر لە مستەر یونیڤرس بەس لە بەشی پرۆکان تێگەی چۆن لیڤڵێکی ترە باشەواتە ئەمە هێشتا لیڤڵی بەرەو پێشتر ماوە کە تۆ بەشداری بکەی لە پاڵەوانێتیانەیە ئەمانجی تۆ چێتێ بگەی بەکوێ ئیشەڵا ئامانجی هەموو یاریزانێک کە تێگەیشت و پلانی ئەزانی چۆنە ئەبێ بچی بۆ مستە ئۆلۆمپیا مستە ئۆلۆمپیا ئەمە باسترین ئاستە ئەمە بوو ئەوەیە بوو هەموو کەس تۆزە شەرحی بکەم دوو فیدرێشنمان هەیە دوو موئەسسەی جیاوازمان هەیە کە زۆر گەورەیە لە بەدی بڵدینگ دانێک پێ ئەڵێن ئلیت ئەوەی کە مستەر یونیڤرسەکە دانێک پێ ئەڵێن NPC NPC ڕێگای مستە ئۆلۆمپیا ئلیت هەر ڕێگەکی زۆر زەخمە بەس ناچی بۆ مستە ئۆلۆمپیا ڕێگەکی ترە بەس هەردووکیان زەخمە تێگەی چۆن ئیتر ئەگەر ئەمەوێ بچم بۆ مستە ئۆلۆمپیا پرۆکارتەکە بەدەسێنم ئەوەی کە بینیتانە طبعا من نەمهێنا لە MPC-ەکە ئێستا من دوو مدالیم هەیە لە MPC 4 مدالیم هەیە لە ئلیتەکە بوو نمونە پرۆکارتەکەم هەیە کە پرۆکارتەکە بەدەسم هێنا منافسەی ئەم کەساناکەم کە پرۆن ئەگەر یەکەم بووم تۆ کە خاوەنی ئەو ئافرین ئەگەر یەکەم بووم دووبارە لەو بوتوڵە تەوە ڕاست خۆچم بۆ مستە ئۆلۆمپیا ئەو کاتە تۆ ئەگەر ئەخیر کەس بوویت ئەگەر تۆ 20 یەکەم نەبوویت تۆ لەشت 20 لە عالم لەم ساڵە 2000 بوونەوە 26 ئەگەر تو هەرچەنێک ئەخیر بووی تۆ جوان یعنی چۆن بڵێم ڕقەمی 20 لە عالم تێگەی چۆن هەر چۆن بێت چونکە ساڵانە هەر ئەو پەری نزیکی 20 کەس بەشدارە بێت لەو بوتوڵەیە تۆ چیرۆکەکە زۆر نزیکە لە چیرۆکی ئەرنۆڵد شوارزنگەر وایە خۆ چیرۆکی وەزانی چۆن ئەویش بێگومان هەراوە دەسی پێ کردەوە بە نەهامەتێکی زۆر و چەند مستەر تا چوو بۆ مستەر ئۆلۆمپیا چا دۆکمنتارێکی لە نێتفلیکس هەیە بەڕاستی زۆر چێژم لێبینی من تا ئێستا من دووبارە شەکەم بۆوەیە زۆر خۆتی لێوەرگری دەستە خۆش دەستە خۆش بێ کاکە عەلی سپاس بۆ تۆ ئیشەڵا بگەی بۆ ئاستێکە خۆت مەبەستە مازوونەوی دەستە خۆش بێ مستەر ئۆلۆمپیاد ببینینەوە بۆ لێرە باسی ئەوە بکەین بۆ هیوای ئیشەڵا دەستە خۆش بێ دووبارە